ملیۆن بەرمیلی ڕۆژانەوە بۆ 1.3 ملیۆن بەرمیلی ڕۆژانە دابەزیوە. ئەگەر نەتوانێت هەناردەی بکات و شوێنی کۆگاکردنیشی نەبێت تر بەرهەمهێنانی بۆ چێ بێگومانە بەکەمی بکاتەوە. هەواڵی دووەمەوەیەکە بەڕێوەبەری سندوقی نەختی نێودەوڵەتی هۆشداریە یان لەوەی کە هەڵاوسان لە جیهانە دروست ببێت داوا ئەکات کە ئامادەکاری بۆ هەموو ئەگەرێک بکرێت. هەروەها جەختیش لەوە کاتەوە ئەڵێ هەر بەرزبوونەوەیەک ینی بەرزبوونەوەی هەڵاوسانێک بە ڕێژەی سەدادا بەرزبوونەوەی نرخینەوت بێگومان ئەگەر بە درێژایی ساڵەکە بەشێکی زۆری ساڵەکە ئەم ڕێژەیە ڕابگرێت ئەوە هەڵاوسان لە جیهانە بە ڕێژەی سەدا 0.4 واتە 40 خاڵی بنچینەی زیاد دەکات. ئاماژەشی بۆ کردووە کە ئێستا جیهان ڕوبەڕووی تاقیکردنەوەیەکی نوێ لە توانای ئابووری ئەبێتەوە. و جگە لەمە هەواڵێکی ترکە هەیەوەیە کە ژووری بازرگانی ئێران درێژە کێشانی جەنگ ئەڵێت کە فشاری ئابووری لە هەموو وڵاتان بەرزەکاتەوە. بە دیاریکراویش باسی کۆمپانیاکانی بازرگانی، کۆمپانیای بیمە، دامەزراوە داراییەکانی وڵاتانی ڕۆژاوایی کردووە. و بابەتێکی گرنگی تریژەوەیە کە ئارامکۆش بەرهەمهێنانی نەوتی لە دوو کێڵگە لە ڕۆژاوای سعودیە بە ڕێژەی 160 کەم کردووەتەوە. بابچینە لای هەواڵە ناوخۆیەکان. وەزارەتی دارایی عێراق گوژمەی سێمی تەمویلی موچەی مانگی دوی موچە خۆرانی هەرێمی کوردستانی ناردووە. وەزارەتی دارایی هەرێمیش لیستی موچەی بڵاو کردووەتەوە. وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند کە ئەمڕۆ دوایین گوژمەی تەمویلی موچە خرایە سەر هەژماری وەزارەتی دارایی کە بڕەکەی زیاتر لە 295 ملیارد دینارە. بەو پێش کۆی ئەو سێ گوژمەیە کە وەزارەتی دارایی عێراق ناردوویەتی گەیشتووەتە 936 ملیار و 69 هزار دینار. وەزارەتی دارایی و ئابووری هەرێم لەگەڵ ڕاگەیاندنی وەرگرتنی پارەی موچە گلەی لە حکوومەتی عێراق کردووە ئەڵێت کە پارەی کەمتری ناردووە لەوەی کە داوا کراوە و پێویستە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان. دەربارەی موچە و کات و شێوازی دابشکردنی موچەی مانگی دوو ئەمێ وردەکاری زیاتر لە پەیامنەرمان قارەمان وەربگرم. قارەمان جەوهەر پەیامنەرمان لە هەولێر. سڵاو لێ بە قارەمان پێمان بڵێ وردەکاری چیت لایە؟ سڵاو لە بەزریە. بەڵێ زریە سڵاو لێ بێتن دیارە سبەی دەست بە دابشکردنی موچەی مانگی دوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێتن وەک لە خشتەی دابشکردنی موچە داهاتووە لە ماوەی 3 ڕۆژ واتە ڕۆژی چوارشەم و پێنجشەم و هەینیش بە هەمان شێوە موچە دابش دەکرێت هەرچەندە کرایە پوشوو واتە ڕۆژی پێنجشەمەش بە هەمان شێوە کرایە پوشوو و ڕۆژی 11 ئاداریش بە هەمان شێوە بشووە. بەڵام دابشکردنی موچە بەردەوامی دەبێتن. چاوەڕوان دەکرێت ئەم شەو یاخود درەنگانی ئەم شەو بەشێک لە وەزارەتانەی کە لە پرۆژەی هەژماری من و لە ئایتیمەکان موچە وەردەگرن پارەکە بچێتە سەر حسابەکانیان بتوانن موچەکانی خۆیان وەربگرن. لەگەڵ ئەوەش زریان دەبێت ئاماژە بۆ ئەوە بکەم کە لە هەفتەی داهاتووش بە هەمان شێوە مامۆستایانی گرێبەستی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا بە هەمان شێوە موچەی مانگی دوو وەردەگرن کە نزیکەی 24 ملیارد دینار دەبێت لەسەر داهاتی ناخۆی هەرێمی کوردستان دابەشی دەکات حکوومەتی هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەش دەبێت ئاماژە بۆ بکەم زریان لە مانگی ڕابردوش بە هەمان شێوە دابشکردنی موچە لە 11 مانگەوە دەستی پێکرد واتە لە ماوەی 3 ڕۆژ دابشکردنی موچە کۆتایی پێهات و ئەم مانگەش بە هەمان شێوە لە 10 مانگەوە کە سبەیە دابشکردنی موچە دەست پێ دەکات و ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. لەگەڵ سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی قسەم کرد سەبارەت بەوەی کە زریان ئەم مانگە بە بەراورد با پێشووتر بە 3 مینحە یاخود 3 پێشینە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نێردرا. یعنی ئەو باسی لەوە کرد کە حکوومەتی عێراق ترسی هەیە کە لە مانگەکانی داهاتوو یاخود بڕی ئەو پارە نەختینەیە کە لە بەردەستیدا هەیە کورتێنان هەبێتن بۆیە بە 3 وەزبە یاخود بە 3 قۆناغ موچەی مانگی شوباتی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ناردووە. بەڵام ینی تاوەکو ئێستا گرفتێک نییە لە دابینکردنی موچە. بەڵام ئەو باسی لەوە کرد ئەگەر جەنگی ئێران و ئیسرائیل و ئەمریکا و هەناردەکردنی نەوت زیاتر جواب بکەوێتن هەناردەکردنەکەی ئەمە ڕەگە گرفتی هەبێت بۆ موچەی مانگەکانی داهاتوو بەتایبەت پشتی هەرێمی کوردستان کە لە دوای دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو کات حکوومەتی عێراقی
موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەنێرێتن لەگەڵەوەش زریان دەبێ ئاماژە بۆ ئەو بکەم کە لە مانگەکانی پێشووتر لیستی موچە ڕادەگەێنراواتە بە نمونە سبەی دەست بە دابشکردنی موچە دەکرا لە دوای سەعاتیەکەوە موچە خۆران بە تایبەت خانەنشینان دەهاتوانی موچە وەرگن بەڵام سبەی بەو شێوەیە نیە لە بەیانیەوە دەتوانن موچەکانی وەربگرن بۆ پێی کە لەسەر ڕۆژی ڕابردوو بە دوو قۆناغ پێشینە یاخۆت موچەی فەرمانبەران هات بەشێک لە گەنجینەکان و بانکەکان و ئایتی ئێمەکان موچەکانیان تێکرا بۆ ئەوەی بتوانن سبەی لەگەڵ دەست پێکردنی دابشکردن موچە بتوانن موچەکانی خۆیان وەربگرن بە بەراورد بە پێشووتر لەگەڵەوەی کە باسم کرد تاوەکو ئێستا وەزارەتی دارایی داوای لە وەزارەتەکە کردووە بۆ ئامادەکردنی لیستی موچەی مانجی سێ یارە ئەمیش ئامادەکاریەکان دەستی پێکردو چاوەڕوان دەکرێت ئەمیش بە هەمان شێوە لە چەند ڕۆژی داهاتوو کۆتایی بە ئامادەکردنی لیستی موچەی مانجی سێی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش بکرێتن. سپاس پەیامنێرمان قارەمان جەوهەر لە هەولێرەوە سپاس بۆ زانیاریەکان قارەمان ماندوو نەبی. باسی موچەی کرد قارەمان منەمە زیاتر باسی بابەتی موچەش بکەم و هەروەها ئەم جەنگە کە ئێستا لە ئارایە لە بەرۆی کە ڕەنگە لای هەندێک لە هاوڵاتیان ئەو نیگەرانیە دروست بوو بێ کە بڵێ ئەم جەنگە کێشەی دارایی و ئابووری بۆ عێراق دروست نکات و بڵێ کاریگەری زیاتر نکاتە سەر موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مەبەستا دکتۆر نەوزاد هەمەوەندی شارەزای دارایی لە هەولێرەوە لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لەبێ پێمان بڵێ کە لیستی موچەی مانگی دوو بڵاو کرایەوە و ئایا پێتان وایە جەنابتان کە ئەم جەنگە کێشەی موچە بۆ هەرێم قوڵتر بکاتەوە لەوەی کە هەیە؟ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات نیوز. ئەگەر ینی باس لە جەنگ بکەین یا لە هەر ڕووداوێکی نەخوازراوی یا ناکۆچی نێوان هەردوو وڵاتێک یان هەر ئیقلیمێک لەگەر وڵاتێکی تر کاریگەری بەسەر دەوروبەر و بەسەر ئەو وڵاتانە دەکات کە جم و جۆڵی بازرگانی لە نێوانیاندا هەیە. بەڵام ئەوەی دەبینین ئێستا عێراق بۆتە مەیدانی جم و جۆڵی شەڕ و ئاژاوە و بۆتە مەیدانی وڵاتانی زلهێز بۆ یەکلاکردنەوەی هێز و یەکلاکردنەوەی دەسەڵاتیان بەسەر دەسەڵات و هەژمونیان بەسەر وڵاتانی وەکو خەلیج و عێراقیش یەک لە وڵاتانەیە. ئەگەر تەمەشای سەیری ئەوە بکەین کە موچەی ئەم جارەی هەرێمی کوردستان پارەکەش 120 میلیارەکەش لە کاتی خۆیدا ڕەنگە تۆزێکیش تاخیر بوو بەڵام ناردرا بۆ عێراق و حکوومەتی عێراق نەیتوانی لە کاتی خۆیدا تەواوی موچەکە دابین بکبینیمان لە چەند ڕۆژی ڕابردوو نیوەی پارەکەی موچەخۆرانی هەرێمی کوردستان گەیشتە هەولێر و دواتر بە قۆناغێکی تر نیوەکەی تر گەیشت. ئەمە خۆی ئاماژەیە کە بۆی عێراقش لە بارودۆخێکی ئابووری سەختە و کێشەی دابینکردنی سیولەی هەیە و ئێستاشی لەگەڵدا بێ بەشێک لە وەزارەت و بەڕێوەبەراتەکانی خوار و ناوەڕاستی عێراق کە تا ئێستا بەشێکیان بە شێوەی کلاسیک موچەکانیان وەردەگرن موچەکانیان دوا دەکەوێت یان بەشێک لەو دابینکردنی هەندێک لە ئیستثمارات و خەرجی سیادی ئەوانیش جۆرێک لە دواکەوتن ڕوودەدا. بەڵێ دکتۆر ئەمەوێ زیاتر جەخت لە هەرێمی کوردستان بکەین و زیاتر باسی هەرێمی کوردستان بکەین. بەڕای ئێوە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئیتر خۆ تواناکانمان بێگومان دیارە ڕۆن و ئاشکرایە هەروەها ئالنگاری و ئاستەنگەکانیشمان بەو شێوەیە. پێتان وایە چۆن نەتوانین بارودۆخێک بڕەخسێنین کارێک بکەین لە هەرێمی کوردستان کە ئابوووریەکەمان بەرگەی ئەم ماوەیە بگرێت ئەگەر کورتخایەن بەیانی ئێوە چ پێشنیارێکتانەیە بۆی کە بەرگری ئابوووریەکەمان باشتر بکەین لەم بارودۆخەیە؟ بەڵێ ئەوەی لە ئێستا لە هەنگاوی یەکەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زەڕورە پشت بە بەرهەمی ناوخۆیی ببەستێ و هەوڵ بدا پەرە بە بەرهەمی ناوخۆیی بدا و دەعمی بەرهەمی ناوخۆیی بکە باز لەسەر دابینکردنی کەلوپەل و کاڵا و خۆراک و پێداویستەکانی هاوڵاتیان کە لە ناوەوەی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێن و بکە باز لەسەر کەلوپە لە مەوادە ئەوەلیەکانیان یان مەوادە خامەکانیان هەڵبگرێت بۆی بتوانن بارگرانیە قورسەکەی سەرشانی هاوڵاتیان تا ڕادەیە کەم بکاتەوە و باز بە زیاتر بخاتە سەر ئەو کەلوپەل و کاڵایانەی کە ئەساسینین یان کەمالین یان جەمالین مەسەلەن پاکەت و ڤەیپ و
مەشروب و ئەوانە ئەمە پێداویستێکی زۆر تایبەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیە دەبێ بازێکی زۆر بخرێتە سەرم بابەتانە بەڵام وەکو خواردن و خۆراک و خواردەمەنی یان دابیرکردنی مەوادی ئەوەلی بۆ کەلوپەل و کاڵای پێداویستی سەرەکی هاوڵاتیان کە ڕۆژانە وەکو خواردن یا پێویستیان دەوێت ئەمانە دەبێ جۆرێک لە پاشەکشە لە کەمکردنەوەی باز لە داعمکردنی کارگەکانی ناوخۆیی و داعمکردنی چێلگەکان و داعمکردنی خانە پەلەوەریەکان چێلگە پەلەوەریەکان چێلگەی ماسی حەوزی ماسی ئەمانە وا بکە زیاتر پەرە بدەن و ببنە سەرچاوەیەکی دابینکاری گەورە بۆ هەرێمی کوردستان نەک ئێمە زیاتر پشت بەستین بە وڵاتانی دراوسێ وەکو سووریا و ئێران و هەندێک وڵاتی تر کە ئەمە زۆربەی زۆری کەلوپەل و کاڵا و پێداویستیەکانمان هەتا فەواکیه و هەتا سەوزەواتیشمان لە دەرەوەی وڵات زیاتر بۆ دێ کەمتر بەرهەمەکانی ناوخۆی خەرج دەکرێن و ڕەنگە بەشێک لە بەرهەمەکانی ناوخۆیی لە کاتێکدا پێڕادەگەن حدودەکان سنوورەکان داناخرێن بەسەر بەرهەمی بیانی بۆیە دەبێتە خەسارە دەبێتە زیانێکی گەورە بۆ جوتیارەکانی ئێمە دەبێت میوەجات ئێمە وڵاتێکی بەڕاستی خاچێکی بەپیتمان هەیە بەڵام پرتەقاڵ و سێ و لالەنجی لە مصر و لە ئێران و لە سووریا و لە وڵاتانە هەتا سەوزە لە سووریا کە وڵاتێکە چەندین ساڵە شەڕتێدا بەرپایەوە تا ئێستاش بەردەوامە توانیوێتی بەرهەمی ناوخۆی خۆی پەرە پێ بدا و بشینێری بۆ وڵاتانی دراوسێ وەکو عێراق و هەرێمی کوردستان. دکتۆر بە تایبەتی بە پێی لێدوانە حکوومیەکان ئەوترات کە کاری وەبەرهێنان و کۆمپانیا بیانیەکان لە هەرێمی کوردستان گەشەی گەورەی کردووە. ئایا پێتان وایە ئەم دۆخە کە هەرێم تێوەگلاوە ئەتوانێت ئەو کۆمپانیانە کۆمپانیەکانی وەبەرهێنان لە هەرێم بتۆرێنێت؟ هەر وڵاتێکدا جۆڵی شەڕ و ئاژاوە و ناکۆچی بارودۆخێکی ناسەقامگیری سیاسی دروست ببێت کۆمپانیاکان بەڵێ ترس و دڵە ڕاوشیان لا دروست دەبێ و هەموو وڵاتانە جێدێڵن. هەرێمی کوردستانیش ئێستا مستهدەفە لەلایەن ئێرانەوە و لەلایەن هەندێک گروپ و تاقمی نزیک لە ئێران کە دژی هەرێمی کوردستانن دەبینن موشک باران و یا هاژەک و یا هەر جۆرێک بێ هەرێمی کوردستان تێوە دەگلێنن لەم بابەتە. ئەمە وا دەکا بەشێک لە کۆمپانیاکانی کە کار دەکەن لە هەرێمی کوردستان جۆرێک لە خاوبوونەوە جۆرێک لە سەحبکردنەوەی ڕەسمالەکانیان بۆ وڵاتەکانی خۆیان کە ئەمە دەبێتە هەنگاوێکی خراپ بۆ کاریگەری دەبێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان. بەڵام ئێمە دەبێت پۆلینی کە ئەم نەشاتانە بکەینیان ئەم جم و جۆڵە ئابوووریانە بکەین. ئێمە بەشێکی زیاتر ئیحتیماممان بە باڵەخانە و بە شوقە و بە بینا و بە بلۆک و کەرپوچ کردیە لە سەریەکدانە بەڵام نەمان نەهاتووینە کارگەیەکی وا دروست بکەین هەریز نەبێ ینی تەسبیتکردنی کەلوپەلوی سیارە بکات یان هەر هیچ نەبێ کارگەیەکدا بمەزرێنین شتێکی ئاسایی کە ڕۆژانە خەڵک پێویستێتی دروستی بکە. بەڵام ئەو سەروەت و سامانە زۆرەی ئێمە کە بەهادەری دەدەین زیاتر خستومانەتە سەر بەرد و دار و ئاسن لە سەریەکماندانە کە هەموو باڵەخانە ڕەنگە هەرێمی کوردستان پێویستی نەبێ. ڕاستە سیمای شاری جوان کردووە، ڕاستە سیمایکی جوانی بەشار بەختیەوە بەڵام هاوڵاتیان پێویستیان بە ئەساسی زیاترە بۆ دابینکردنی کەلوپەل و خواردن و کاڵا. هیوادارم ئەم شەڕە نەبێتە بارگرانێکی قوڕستر و نەبێتە دواکەوتنی موچە خۆرانی هەرێمی کوردستان زیاتر. دکتۆر ئەزانین کە جەنگەکە درێژەی کێشە هاوکێشەکان ئەگۆڕێت بەڵام لە ئەگەریەوەی کە جەنگەکە کوردخایان بێت خەڵک چۆن لەگەڵ ئەم جەنگە لەگەڵ ئەم بارودۆخە خۆی ڕابێنێت؟ بەڵێ هاوڵاتیان هەرێمی کوردستان بەڕاستی لەوەتەی هەن ینی لە ناو جەنگن لە ناو ناکۆچی سیاسی ناوخۆیی و دەرەکی و ئیقلیمیدان و پێم وایە بەشێکی زۆر ئەزممویان لەم بارودۆخەیە بەڵام دواکەوتنی موچە یان دابین نەکردنی موچە ئەمە کارەساتی گەورەی لێ بەرپا دەبێت چونکە بەڕاستی بەشێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاکە سەرچاویان موچەکەیەتی کاتێک موچەکەی دوا دەکەوێت واتە
شەلەلبوونی ژیانی ئەو کۆمەڵگاوە شەلەلبوونی ئەم خێزانە چونکە بیری لە دابینکردنی سەرچاوەیەکی تر نەکردوتەوە ئەمە جۆرێکە لە فەشەلی ئیداری هەم حکوومەتی عێراق و هەم حکوومەتی هەرێمی کوردستان لە چۆنیەتی دابینکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان ئەنگە هەرێمی کوردستان بواری زۆرتر لە پێشبی لە عێراق دەبێ ئەم زەوی و ئەم شوێنە استراتیجیانەی کە دەدرێت بە کۆمپانیا دەبێ ئەمە بە شێوەی کرێ یان بە ساڵانە مانگانە کرێ لەم کۆمپانیانە وەربگیرێ بۆی ببێتە سەرچاوەیەکی تری داهات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەک فرۆشتنەوەی لە کاتی فرۆشتنەوەی هەر مولکێکی حکومی جۆرێکە لە بەدەستێنانی پارەیەکی نەقت بەڵام بۆ مودەیەکی دیاری کراواتە ئێمە پلانێکی دوورخانمان بۆ دابینکردنی موچە و ژیانێکی شایستە بۆ هاوڵاتیەکانی خۆمان دابین نەکردووە بۆیان پشتبەستنە بەتەنە بە فرۆشتنی یا بە وەرگرتنی یەک گوژمەی وەکو شیرینی نەوت و وەکو هەندێکی ترکە پارە لە دەرەوەی وڵاتان بەهات بۆ هەرێمی کوردستان بەم شێوە نەقدا و نەکرا لە شێوەیەکی ئیستثماریدا بەکاری بینین لە کردنەوەی کارگەی گەورە لە دابینکردنی هەلیکار بۆ هاوڵاتیان زیاتر پەرەمان بە کردنەوەی هەندێک زانکۆی ئەهلی و بەشێک لە بەرزکردنەوەی باڵەخانە کە ئەمانە هەمووی ڕەنگە ببێتە بارگرانی بەسەر هاوڵاتیان و بەسەر خێزانەکان. سپاس دکتۆر نەوزاد هەمەوەندی شارەزای دارایی لە هەولێرەوە لەگەڵ مامون سپاس بۆ زانیاریەکانتان. لە دوای کرانەوەی بازار نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برنت گەیشتە $170 کە بەراورد بە کاتی داخرانی بازار لە هەفتەی ڕابردووە 127 بەرز بووەتەوە. نەوتی تەکساسیش زیاتر لە 128 بەرز بووەتەوە $116 بۆ هەر بەرمیلێک تۆمار کرد بەهۆی نیگەرانیەکان لە لێکەوتەکانی بەرزبوونەوەی نرخی نەوت و کاریگەری لەسەر ئابووری وڵاتانی ئاسیایی هەندێک لە وڵاتانە لە هەوڵی گرتنەبەری ڕێکاری تایبەت و بەپەلەدان. بەهۆی جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران ئەمڕۆ نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان زیاتر لە 125 بەرز بووەوە و گەیشتا بەرزترین ئاست لە ساڵی 2022ەوە. لە سەرەتاکانی ڕۆژدا نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برنت گەیشتا $170 کە بە بەراورد بە کاتی داخرانی بازار لە هەفتەی ڕابردوودا لە 127 بەرز بووەتەوە. نەوتی تەکساسیش زیاتر لە 128 بەرز بووەتەوە و $116 بۆ هەر بەرمیلێک تۆمار کرد. نیگەرانیەکان بۆ کەمکردنەوەی خستنەڕۆ لەلایەن هەندێک لە بەرەمهێنەرە زەبەلاحەکان و ترس لە دروستبوونی ئاسەنگی درێژخایەن لە گواستنەوەی وزە بەهۆی ڕاگیرانی هاتوچۆی کەشتیەکان و نەوەت هەڵگرەکان لە گەروی هورمزەوە کە یەکێکە لە گرنگترین ڕێڕەوەکان هۆکارەکانی بەرزبوونەوەی نرخی نەوتن لەو ئاستەدا. نزیکەی لە 120 نەوت کە یەکسانە بە یەک لەسەر 5 نەوتی هەناردەکراوی جیهان لە گەروی هورمزەوە بەزرگانی پێوە دەکرێت کە بە گوێرەی راپۆرتەکان بەهۆی جەنگەوە کاروباریە و گەروە ڕاگیراوە. دروستبوونی ئاستانگ لە ڕۆشتنی کەشتیەکان و بەرزبوونەوەی مەترسیامنیەکان گواستنەوەی نەوتی خاو کردوتەوە و لە ئاستێکی بەرزدا زیانی بە کڕیارە ئاساییەکان گەیاندووە. گواستنەوەی نەوتی خاو کردوتەوە و لە ئاستێکی بەرزدا زیانی بە کڕیارە ئاسیاییەکان گەیاندووە. فاینانشیال تایمز لە راپۆرتێکیدا دەڵێت وڵاتانی G7 لەوانە ئەمریکا بەکارهێنانی بەشێک لە یەدەگەکەیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخاتەوە توێ دەکەن. با گوێرەی راپۆرتەکان عێراق و کوێیت بەرەمهێنانی نەوتیان کەم کردوتەوە. قەتەریش خستنە ڕووی غازی سروشتی ڕاگرتبوو. چاودێران پێشبینی دەکەن ئیمارات و سعودیا بەهۆی نەبوونی شوێنی کۆگاکردن بە زووی ناچار دەبن بەرهەمهێنان کەم بکەنەوە. ئابووری ناسان و چاودێرانی بازاڕە داراییەکان پێیان وایە هەڵبژاردننی موستەبا خامنەی بۆ ڕێبەری باڵای ئێران کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت دروست کردووە. بەو پێی ئاماژەیە بۆ ئەوەی لە دوای دەڕۆژ لە جەنگەکە هێشتا لایەنی دەسەڵات لە ئێران دەستی باڵای هەیە. شیکارێکی کۆمپانیای کاغەزە داراییەکانی ڕاکوتن دەڵێت لە دوای هەڵبژاردننی موستەبا خامنەیەوە لە ماوەیەکی کورتدا ئەگەری هەیە نەوت $120 بۆ $130 بە خۆی ببینێت و پێشبینی دەکات هاوشێوەی هەفتەی ڕابردوو ئێران بەردەوام بێت لە داخستنی گەروی هورمز و هێرشکردنە سەر دامەزراوەکانی وڵاتانی بەرەمهێنەری نەوت. بەهۆی نیگەرانیەکان لە لێکەوتەکانی بەرزبوونەوەی نرخی نەوت و کاریگەری لەسەر ئابووری وڵاتانی ئاسیایی هەندێک لە وڵاتانە لە هەوڵی گرتنەبەری ڕێکاری تایبەت و بەپەلەدان.
کۆریای باشوور کە لە سەدا هەفتای نەوتەکەی لا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت بۆ یەکەم جار لە 30 ساڵدا سەقفێک بۆ نرخی سوتەمەنی دیاری دەکات. سەرۆکی وڵاتە لەم بارەیەوە وتوێتی بارێکی قورس لەسەر ئابووری وڵاتەکەمان دەبێت لەبەرەوەی لە ئاستێکی بەرزدا پشت بە بازرگانی و هاوردەی وزا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبەستین. ئەندامێکی پەرلەمانی ژاپۆنیش دەڵێت داوایان کردووە دامەزراوەیەکی نیشتیمانی کۆگاکردنی نەوت خۆی ئامادە بکات بۆ بەکارهێنانی نەوتی کۆگاکراو. هەرچەندە سکرتێری باڵای کابینەی وڵاتە دەڵێت هیچ بڕیارێک نییە بۆ بەکارهێنانی نەوتی کۆگاکراو. ژاپۆنیش نزیکەی لە سەدا 95 نەوتەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هاوردە دەکات و نەوتە کۆگاکراوەکەی لە ماوەی 354 ڕۆژ بەکارهێنان پڕدەکاتەوە. بەنگلادیشیش باجە گومرگیەکانی هاوردەی سوتەمەنی لابردووە و زانکۆکان بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی کارەبا و سوتەمەنی داخراون. بەرزبوونەوەی نرخی نەوت دەبێتە هۆی بەرزبوونەوەی تێچووەکانی ژیانی ڕۆژانە لەوانە نرخی سوتەمەنی و خۆراک. زۆرێک لە پاڵاوگەکان پشت بە سوتەمەنیە بەردینەکان دەبەستن و بەو هۆیشەوە گرانبوونی نرخی نەوت بەواتای بەرزبوونەوەی نرخی پسوڵەکانی کارەبایە. لێکەوتەی دواتر بەرزبوونەوەی هەڵاوسانە ئەوەش بانکە ناوەندیەکان ناچار دەکات ڕێژەی سوود بەرز بکەنەوە بۆ کۆنتڕۆلکردنی نرخەکان. بەڕێوبەری سندوقی نەخچینەی نێودەوڵەتی دەڵێت لە سەدا 10 بەرزبوونەوەی نرخی نەوت لە ماوەی ساڵێکدا 40 خاڵ هەڵاوسانی جیهانی بەرز دەکاتەوە. لە دوای هەڵگیرسانی ئەم جەنگەوە ئەوەی کە زۆرترین قسەی لەسەرەکرێ و زۆرترین نیگەرانیشی بێگومان لای ڕۆژهەڵاتی ناوەڕاست وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هەناردەکاری نەوتن و وڵاتانی کڕیاری نەوتیش دروست کردو بابەتی نەوتە. ئێمەش بۆ مەبەستە لێرە کەسێکی زۆر شارەزامان لەگەڵە دکتۆر کامەران ئەحمەد مامۆستای زانکۆ پسپۆڕی ئابووری. دکتۆر کامەران زۆر بەخێرهاتن. سەرەتا با باسی ئەم بەرزی و نزمێ ئەمڕۆ بکەین لە نرخینەوە تا سەرەتای ڕۆژ بۆ 170 دلار بەرز بووە. زانین کە ئێستا دابەزینێکی تۆمار کردووە دیسانەوە دابەزیوە بەرز بوونەوە کە بۆ و ئەم دابەزینە بۆچی هۆکارەکەی چییە؟ سەرەتا سوپاس بۆم دیمانەیە دەستان خۆش بێت. گومانی تێدانە ئەمڕۆ ناوچەکە و وەکاڵێم ناوچەکە من بەستم لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ جیهان بە شێوەیەکی گشتی بە بارودۆخێکی ناهەمواری ناجێگیردا تێپەڕێکەوەی خۆی لە جەنگی ئێران بەرامبەر ئەو کەسانی کە ئەمڕۆ شەڕ لەگەڵ ئێرانە ئەکەن خۆی ئەبینێتەوە. بێگومان ئەم جەنگە لە کەنداو کە دەستی پێکردووە ئەمڕۆ 10 ڕۆژە بەردەوامە. کەنداو وڵاتانی کەنداو بە عێراقیشەوە بە ئێران خۆشیەوە و بە تەواوی ئەو ئەمار دەوڵەتانی کەنداوی عەرەبی لە 20 بۆ 21 نەوتی جیهان بەرهەمەهێنن کە ڕۆژانە ئەچێتە وڵاتە بە پیشەسازیەکانی جیهان چ ئەو وڵاتانی دنیای کە نەوتە کڕن پێویست ناکەمە ناوڵاتانە دیارەکەواتە لە خستنە ڕووی بەرهەمێنانی نەوت ئێمەش لە ئابووری دووشتمانێ خواست و خستنە ڕوو خواست بە شێوەیەکی ڕێژەیی لە شوێنی خۆیەتی بەڵام خستنە ڕوو دابەزیوە ڕۆژانە 20 بۆ 21 ملیۆن بەرمیل دابەزیوە. خواستی جیهانی لەسەر نەوت بە شێوەیەکی گشتی خۆی ڕۆژانە لە 100 بۆ 105 ملیۆن بەرمیل نەوت دۆزێتەوە. یا دوو کەمە کات بە ڕۆژ هەر هۆکارێکی تری بازاڕی ئەو ساتی کە بەرز و نزمیەکە ڕووەدا. کەواتە تۆ لێرەدا بە پێ ئەم هینە بێ ئێستا کە بەرمیلی نەوت لە کاتێکدا کە شەڕەکە دەستی پێ نەکردبوو سەرەتای شەڕەکە پێش شەڕەکە بە ڕۆژێک لە 63-62 دۆلار و ئەمانەیە هات بۆ 100 دۆلار. کەواتە لێرەدا لە 100 تا 40 بەلایەنی کەمەوە کە ئەمڕۆ سەر لە بەیانی هەڵام نەکردبێت 180 بینی دوای وردە وردە هاتەوە خوارێ ئێستا نزیک بۆ تۆ لە 100-102 ئیتر ئەمە کەواتە ئەگەر 20 ملیۆن خستنە ڕوو ئەم کاریگەریانە ئێمە دووشتمانەیە لە اقتصاددا. کاریگەریەکان لە ماوەی کورتە کاریگەریەکان لە ماوەی درێژە. لە ماوەی کورت تا کاریگەریەکان دروست دەبێت لەبەر ئەوەی وڵاتانی بەرهەمێنی نەوت لە کەرتی بەرهەمێنانی نەوتا کەرتێکی ئاسان نییە یەکسەر بتوانێ بۆ نمونە جەزائر، نەیجیریا، لیبیا بتوانن یان سعودیە لە ڕۆژ ئاوای سعودیەوە بتوانێ یەکسەر بڕاتەوە ئاسی 10 ملیۆنەکەی گریمان نازانم جەزائر ڕۆژانە چەند بەرمیل بەرم دێنێت گریمان 2 ملیۆنە یەکسەر بیکا بە 4 ملیۆن بەس لەوانەیە لە ماوەی 6 مانگدا
بتوانن بیگەێنەوە ئەو ئاستەکەواتە لە ماوەی ماوە کورتە تۆ کورتێنانێک لە خستنە ڕووی نەوت دروست بووە ئەمە خۆی لە خۆیدا نرخ بەرز دەکاتەوە. دوو هەم هۆکار ئەوەیە پێشبینیەکان ئەوەیە کە دەستگاکانی بەرهەمهێنان و شێڵگەنەوتیەکانی بەرهەمهێنانی نەوت چ لە ئێران چ لە ڕۆژئاوای کەندا و بەر شەپۆلی هێرش و جەنگ و موشک بکەونەوە ئەو بنەما بنیادەی ئەو بنیاد تەحلیەی کە نەوت بەرهەمەهێنێ زیانی پێبگا نەتواندرێ بە ئاسانی لەگەڵ ئیمڕۆ جەنگ کۆتایی هات تۆ یەکسەر بەیانی قەتەر توانای خۆی غاز و نەوت بەرهەم بێنێ عێراق عینەن شتە کەواتە تۆ لە تێکچوون و لێدان و وێرانکردنی بنیادی بەرهەمێنانی نەوتیش ئەوە ترسێکی ترە بۆیە لە کاتێکدا تۆ لە 120 بەرهەمێنانی نەوت کەم بووە بەڵام تۆ لە 140 نرخەکەی زیاد بێکەواتە 20 بۆ بارە ئابوووریەکە بۆ عەرز و تەڵەبەکە 20شی بۆ تەوەقوعاتی تێکچوون و وێرانبوونی ئەو بنەمایە ئەگەڕێتەوە. دکتۆر جەنابەت باسی کاریگەریە کورتخایەن و درێژخایەنەکانت کراین کورتمەودا و درێژمەودا. با باسێکی عێراقیش بکەین هەر لە ئێستاوە ئەوترێت کە بەرهەمێنانی نەوتی عێراق 160 کەمی کردو لە بەروی کۆگاکانی پڕبووکە نەشتوانێ هەناردەی بکە بێگومان بە بەرهەمهێنان کەم بکاتەوە. جەنابەت ئابووری عێراق لە کورتمەودا و دوورمەودایە چۆن ئەبینیت؟ ئیمڕۆ هەمومان ئاگادارین لە بەسرە لە کێڵگەی قوڕنایان داوە کە کۆمپانیای ئەمریکی لێ ئیشەکات کارمانێکی لێ داوە ئیشی ئێمە نیە بەس گرنگەوەیە بەشێکی زەرەری بەرکەوتووە تۆ ئەو زەرەر و زیانانە پێویست بە چاکردنەوە کات بۆ ئەوەی نەوتی ڕومێلە و قوڕنە و باشووری عێراق بگاتەوە 3 ملیۆن و قسوور بەرمیل ڕۆژانە لە کاتێکدا کە شەڕەکە بوەستێ ئایا یەکسەر عێراق گاتەوەەوە ئایا کۆمپانیەکانی نەوت کە زۆرینیان ئێستا کارمەندەکان و ئەندازیارەکانی خۆیان لەو کێڵگانە کشاندوتەوە بەهۆی نەبوونی ئارامی و ئاسایشی هەر مەترسی لەسەر ژیانی کارمەندەکانیان ئەمڕۆ جەنگ وەستا بە چەند ڕۆژی تر ئەوانە دێنەوە بۆ کارکردن و دەزەکەنەوە بە ئەو پرۆسی بەرهەمێنانی نەوتە بن باوەڕم وان نییە یەکسەر بە ڕۆژێک و دوو ڕۆژ ئەمە دەست بکاتەوە بگاتەوە بە ئاسی 3 ملیۆن و نیوەکە ئەوەشە کە خاڕەکەی لە خاڵ یەکەمە باسم کرد ئەو تەوەقوعی ئەو پێشاتە ئەو پێشبینیکردنە سست لە بەرهەمێنانەوەی نەوت عێراقیش هەمان شتی توش ئەبێت لە بەرهەمێنانەوەی نەوت کەواتە لێرەیە هەم میکانیزمی کارکردن و بەرهەمێنانی نەوت وەکو لایەنێکی تەکنیکی هەم وەکو لایەنێکی سیاسی و ئەمنیش کە ئەو ئەندازیاروشتانە کە لە عێراق نەمانەمانەوە ئەکات کە بەرهەمێنانی نەوت بۆ ئاسانیە یەکسەر ناڕواتەوە ئاستەکەی جارانی خۆی لە ماوەیەکی کورتە بەس لە ماوەی هەرچەندە لە لۆژیکی ئابوووریە تا 6 مانگیش ماوە کورتە بەڵام کە ئێمە ئەڵێن هاتینە سەر حسابی هەفتە و مانگ ئەوە زۆر کورت ماوەی زۆر کورت ئەگینە تا ساڵێک لە سیستمی زاراوەی ئابووری و کەمە باز لە بەرهەمێنان بکەین تا نزیکی ساڵێکی هەر بە ماوە هەرچەند هەمومان زۆر باشە زانین کە ڕەنگە ئەستەم بێ ئەگەر عێراق تەنانەت بەرگەی ماوە زۆر کورتەکەش بکرێت لە بەرەوەی کە بەتەواتی پشتی بەنەوت بەستۆ دکتۆر کورد ئەڵێ هەر عەقڵە لە خەسارێک بۆچی عێراق پێشتر مشوری لەم بابەتە نەخوارد بۆچی ئابوووریەکەی تاکڕەهەندا بۆچی هەناردەینەوتەکەی ئێستا بە تەواتی پەکی کەوتووە و زیانێکی زۆری بەرکەوتووە ئەمە لەلایەک بەڵام بە بڕوای جەنابەت لە دوای وەستانی ئەم جەنگا عاقڵانەترین کار کە عێراق بتوانێت بیکات بۆ ئەوەی کە سەرەتا نەوتەکەی ئالەم هەلومەرجە ڕزگار بکا کە هەر ئاستەنگێک دروست بوو یەکسەر نەوتەکەی بوەستێ چییە و دووهەم عاقڵانەترین کار بۆ گشت ئابوووریەکە ینی هەموو ئابوووریەکەی چییە کە بیوێ بیکا بۆ ئەوی کە نەکەوێتە قەیرانی هاوشێوەوە وڵی بەڕێزم کێشەی عێراق هێندەی کێشەی سیاست و گەندەڵیە ئەوەندەی کێشەی ئابووری نیە لە عێراقا ئابووری و نەوت و کەرتەکانی تری ئابووریش هەمووی کەوتونەتە ژێڕ کێفی سیاست مەدارە گەندەڵەکانی ئەمڕۆ کە عێراقە بن ئەوەی کە جەنابەت باسیەکە لە 2003ەوە پرۆسەی ئازادی عێراق و نەمانی ڕژێمی پێشووی سەدام حسێن هەتا ئەمڕۆ ئەوانەی کە ئەمڕۆ فەرمانڕەوایەتی ئەەکەن لەم 23 ساڵەیە وا نزیکە بینەوە لە
یادەوەری ڕوخانی سەددامنەوەی چواری عنی 1 مانگمان ماوە کەواتە تۆ ئێمە لە 23 ساڵە بۆ نەتوانراوە فەرمان ڕەوایەتیەکی ڕەشید ئاقلانە ژیرانە لەم وڵاتەیە بەرێ بڕێەوە پاشەکشەکردنی دەسەڵاتدارێتی سونە لە عێراق و هاتنی دەسەڵاتدارێتی شیعە و هەروەها دەسەڵاتدارێتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچەی هەرێمی کوردستان و ئەمانە تۆ ڕوئیایەکی ئابووری فلسفەیەکی ئابووری چاک دڵسۆزیشی ئابووری نابینی هەنگاوێک نابینی لەوەیدا ببینیت کە سیاست بچێتە خزمەتی ئابوووریەوە هەر پێچەوانەکەی کە باسم کرد لێرەیە ئەم ئاڕاستەی ئیشکردنە لە بواری سیستمی سیاسی و دەراویشتە سیاسیەکان و خراپبوونی کارگێڕی لە عێراقا هەتا ئاوا بێ هیچ خەونێک بە باشبوونی ئابووری و بەرهەمێنانی ڕاستکردنەوەی ئابووری عێراق و لە ڕزگارکردنی لە تاکلایەنی یەکلایەنی کە پێی دەوترێت و حادید جانب بە عەرەبی کە ئەویش پشتبەستنە بەنەوت کە ئێرادا داڕێن دەستهاتی گشتی حکوومەتی عێراق ساڵانە لە بۆ جێ گشتیدا زیاد لە سەتانەوەتی پشت دەبەستێ بە دەستهاتی نەوت ئێراداتی نەوت لێرەیە ئەمە هەڵەکوشندەکەیە کە عێراق تا سەر ئێسقان دەوڵەتێکی مڵکانەی ڕێعی ڕێنتیە کە ئیتروای لە چارە نووسنەوە واش ئەم سیستمە ئاوا لە ئەنجامی نەوت و دۆزینەوەی نەوت و کۆمپانیای نەوت لە هەرێمی کوردستان ئەم نەخۆشی ناسراوە بە نەخۆشی هۆڵندی ئەم نەخۆشی هۆڵندیە کە ئابوووریەکی چاقبەستوی تاگلایەنێ بە قوڕقوڕاگەی ئابووری هەرێمی کوردستانیشی گرت لێرەیە ئەمە پێویستی بە فەرمانڕەوایەتیەکی زۆر دڵسۆز و زۆر نیشتیمانی هەیە کە بەڕاستی پێش ئەوەی مەسەرەن بۆ نیسبەت خۆمانەوە پێش ئەوەی گیرفانی خۆمانمان بوێت بەرپرسەکان دەڵێن من خوباسی تۆ من و تۆ ناکەم کوردستانیان خۆش بوێ لە عێراقیش بەرپرسەکانی شیعە و سونە پێش ئەوەی گیرفانی خۆیانیان خۆش بوێ پێویستە عێراقیان خۆش بوێ هاوڵاتی عێراقیان خۆش بوێ پێش ئەوەی ئیش بۆ بەرژەوەندی تاکە کەسی خۆیان بکەن ئیش بۆ کوردستان بکەن ئەوانیش ئیش بۆ عێراق بکەن ئەم نەهجە چۆن دروست دەبێ کەی دروست دەبێ ئایا دروست دەبێ ئەمانە هەمووی کۆمەڵی پرسیارن کە زیاتر پەیوەندیان بە سیاسەتەوە هەیە هەتا ئابووری کەواتە چاکبوونی ئابووری لە هەرێمی کوردستان ئەوەندەی سیاسی و ئیداریە هێندە ئابووری نییە بەگومان توانستەکانمان هەیە بەڵامەوەی کە جەنابەت باس کرد ڕێگەیەکی دوور و درێژە دکتۆر ئەمەوێ گەر هاوکارانم یارمەتی دەربن لێرە شابی بینین دکتۆر کە بەدواداچوونەکەی بۆ بازاڕی پشکەکانی وڵاتان بە تایبەتی ئەوانە کە لەم جەنگەوە تێوەگلاون ئەبینی ئەوەندەی کە بازاڕی پشکەکانی ئەوروپا دکتۆر ئەوە تا لێرەژە توانین بەڕوونی لەسەر شاشە ببینین ئەگەر بەڵێ هەر لەسەر شاشەکەی خۆمانەوە دیارە لەسەر شاشە دکتۆرە توانین ببینین بازاڕی پشکەکانی ئەوروپا بە تەواوەتی یعنی سوور هەڵگەڕاوە و داڕماوە ینی ئەوەندەی کە بازاڕی پشکەکانی ئەوروپا کەوتووەتە ژێر کاریگەری هەرچەند ئەمە بازاڕی پشکەکانی ئەمریکایە بەڵام ئەگەر هاوکارانم یارمەتی دەربن بازاڕی پشکەکانی ئەوروپاشمان بنێ گەورەترین زیانمەندی ئەم جەنگا لە ڕووی بازاڕی پشکەکانەوە دکتۆر پێ ئەچێت کە ئەوروپا بێت هۆکارەکەی چییە کە ئەم جەنگە ئەوەندە ئەمەش بازاڕی پشکەکانی ئەوروپایە هۆکار چییە کە ئەم جەنگە ئەوەندە کاریگەر ئەرەوەڵا کە ئەوەندە کاریگەری لەسەر بازاڕی پشکەکانی ئەوروپا کردووە بۆچی ئەوروپا لەم هاوکێشەیە بووە بە زیانمەندی یەکەم کە ئەزانن بارودۆخی گرانبوونی نرخی غازیش لەوێ چۆنە ڕۆژ یەکەم 160 و ئەم ڕۆژ 130 نرخی غازەکەی بەرز بووەتەوە تێریکە ئەو داوای ئەو کۆمپانیانەی کە لە بۆرسەی جیهانیە پشک و قەوە پشکیان هەیە خۆی پشک چییە؟ پشک بریتە لە مافی بەشداربوون لە کۆمپانیایەکە بە هەر پشکێک نرخێکی دیاریکراوی هەیە لە کاتێکدا هەر کۆمپانیایەک ڕووی کردە بەرزبوونەوەی قازانجەکان بەرز ببنەوە و پشک نرخەکەی بەرزە بێتەوە ئەگەر ڕوشی لە دابەزین و کەمبوونەوەی قازانج و پشک نرخەکەی دابەزێن لێرەیە تەنها قازانجنا شتێکی ترێ بە ئینگلیزی پێی دەوترە ریسک یعنی بە عەرەبی مجازەفە بە کوردی ڕێک وڵی نازانم چی دێتەوە با بڵێن ترس یان شێگەکەی ترسیشی هەیە
لایەنی چاکی هەیە و لایەنی خراپی هەیە وایە. لایەنی مەترسیشی هەیە لایەنی قازانجیشی هەیە ئەمڕۆ تەنها قازانج نییە نرخی پشکیش زیاد دەکات ریسک بەرز بۆتەوە هەتا ریسکیش بەرز بێتەوە نرخی سەهم جارێکی تیش دابەزێ باشە لێرەیە ئەم پێشببینی بۆ ئایندەیە ئەوروپا ئێستا لەم دەڕۆژ جەنگەیە هەتا ئێستا من کە قسە لەگەڵ بەڕێستانەکەم هیچ ئاسۆیەک بۆ وەستانی ئەم جەنگە و جوودی نییە پێچەوانەکەی زیادبوون و فراوانتر بوون و بەهێزتر بوون و گەورەتر بوونی جەنگەکە لە ئارادایە فەڕەنسا کەشتیگەلی ئەنێرێ بەریتانیا کەشتیگەلین بابی نێرن بۆ قوبڕوزیان بۆ بەرامبەر ئاوەکانی تەلەبیب یان بابیێنن بۆ خلیجو لە خلیجەوە بڵێن ئێمە بەڵام ئامانجەکە دیارە بە جۆرە لە جۆرەکان بەشداریکردنە یعنی ئەگەر ئەڵێ ئەم بەشداری ناکەین لێر بەس بەشداریەکەین لە بەرگری کەواتە ئێمە بمانەوێ نەمانەوێ هەندێک وڵاتی ئەوروپی چۆتە ناو جەنگەکەەوە کەواتە ئەمەش ئەو خاڵی جەنابیشت بازت کرد ئیمڕۆ ئابووری ئەوروپا چەند پشت بە نەبەتە بەستێ هێندەش زیاتر پشت بە غازی سروشتیە بەستێ غازیش گران بووە کە غازیش گرانەوێ تێچوون گرانەوێ کە تێچوون بەرز بۆ نرخی شمەکی بەرهەمێنراوش بەرزە بێتەوە کەواتە بڕێک لە هەڵاوسانی لە ناکاو دێتە بازاڕەکانەوە ئایا ئەم هەڵاوسانە دەبێتە هۆی ئەوەی چی دروست بێ دوو جۆر هەڵاوسانمانەیە هەڵاوسانێکمان هەیە پاشکۆی گەشەی ئابوووریە ئەوە هەڵاوسانێکە ترسی نیە بەس ئەم پاش هەڵاوسانەیە کە لە ئەنجامی بەرزبوونەوەی تێچوونی بەرهەمهێنانە لە ناکاو بەهۆی چی بەهۆی عامیلێکی دەرەکی هۆکارێکی دەرەکی کە ئەم جەنگەی کەنداوە لێرەیە ئەم هۆکارە دەرەکیە نەگریسە ڕەزاگرانە کە شتێکی سلبی نەرێنی زۆر خراپە و چی دروست دەکات ڕسک زیاد دەکات ئەهلەکانی قازانجکە مەکاتەوە بۆیە پشکەکان نەک لە ئەوروپا لە ئاسیا دابەزیوە لە ئەوروپا دابەزیوە لە ئەمریکا دابەزیوە بەڵام ئەوروپیەکان بۆ ئەوەنە لەبەرەوەی بنیادی اقتصادی ئەوروپی دڵنیات دەکەم بەقەدەر بنیادی اقتصادی ئەمریکی بەهێز نییە باشە دکتۆرگیان ئەمەوێ ئەم هەلا بقۆزمەوە بۆی کە یەک پرسیاری گرنگی تر بکەم لەبەرەوەی کاتەکەمان ڕوو لە کۆتاییە ئەم جەنگە لە کۆتاییە ئەگەر دیمەنە گەورەکە ببینین هەندێک دۆڕا و هەندێک براوی هەیە لە ڕووی ئابوووریەوە بە بڕوای جەنابتان لە کۆتاییە لە ڕووی ئابوووریەوە کێ براوی جەنگەکەی و کێ دۆڕاوی جەنگەکەیە وڵی دۆڕاوی یەکەم لەم جەنگایە بە پلەی یەک بەهۆی ئەو هەموو زیانە زۆرەی ئەمڕۆ بەر ئێرانەکەوێ ئێرانە بە دوایدا وڵاتانی کەندا و بە جۆرە لە جۆرەکان زەرەریان کردو و ئەجا وڵاتانی عێراقیش بە دڵنیاییەوە لە بیرمان نەچێ ئەجا دێسە هەر بە حکمی ئەو بۆمباران و موشکبارانی کە ئەمڕۆ ئیسرائیل بەریەکەوێ گومانی تێدانی ئەمانە ئەو کەسانن لە لایەکی ترەوە هەندێک بۆچوون هەیە بە نیسبەت ئەمریکاوە ئەمریکا جەنگی بەرپا کردووە ڕۆژانە نزیکی ملیارە دۆلارە تێچوونەکەی تۆ ئەلم ڕوانگەیەوە سەیریکەی ئەڵێ ئەمریکاش زەرەری کردو من بەڵام تۆ وەرە سەیریکە ئەمریکا پارەکەی لەم گیرفانە دەرێنێ خاتە ئەم گیرفانەوە لە خەزێنەی گشتی ئەمریکا دەرێنێ ئەیدا بە کۆمپانیەکانی بەرەمێنانی چەک کۆمپانیەکانی بەرەمێنانی چەک و بەرەمێنانی چەک لە ئەمریکا یەکێکە لە کەرتە گرنگەکانی ئابووری کە زیاتر کارپێدان زیاد دەبێ بژانەوەیەکی گەورەی ئابووری لە ناو ئەمریکا دوزە هەلیکاریان بۆ زیاد دەبێت کەواتە لێرەیە خواست لەسەر چەک و تەقەمەنی و بۆمبا و ئەمانە موشک و ئەکا بەرهەمێنانی زیاد بێ بەرەمێن زیاد کاتە لایەنێک لە لایەنەکانی باڵێک لە باڵەکانی ئابووری ئەمریکی بەرەو بژانەوە چێ ئەی کەرتی کشتتوکاڵی پەکیەکەوێ ئەی کەرتی پیشەسازەکانی تر پەکیەکە فیشەکێ بەر ئەمریکا خۆی ناکەوێت لەم شەڕەیە لە هەموو مێژووی ئەمریکادا با یەکشت پێ بڵێم بێجگە لە ڕووداوەکەی سپتەمبەر 11 سپتەمبەری 2001 کە چەند فڕۆکەیە خۆیان کێشا بە ئەمریکادا فیشەکێ تۆپێ قومبەلێ لە ناو ئەمریکایە نەتەقیەوە لە وڵاتێکەوە بۆ ئەو بێت لێرەیە وەکو کورتیش بێ لەوانەیە تۆزێ لە بنیادێکدا لە بەرزبوونەوەی نرخی نەوت و لەم شتانە نەختێ هەڵاوسانێکی بچکۆلە لە ئابووری ئەمریکی تووشی ببێ ئەمریکا
تووشی زانێکی کاتی ببێ بەڵام لە دەرەنجامی ئایندەیە من تەسەورەکەم قازانجێکی زۆر گەورە بۆ اقتصادی ئەمریکیە سپاسکەوایە براوەکە ئەمریکایە و لەوانێت تا ئاستێکیش رووسیا زۆر سپاس دکتۆر کامران ئەحمەد وەزعی باشە بێ بەوەی ئەوەی ئێستا بمبورە مانگیەک ڕێیان پێدا هندستان نەود لە رووسیا بگڕێ. زۆر سپاس دکتۆر کامران ئەحمەد مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابووری کە لێرە لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانتان. لە پارکی ئازادی پێشانگایەک بەڕێوە چێ دەمێ بچمە لای پامنەرمان ئەمیر محەممەد با بزانێکین چی لایە و چ زانیارێکی دەربارەیان پێشانگای لای بێگومان پێشانگاکان هەمیشە بازاڕی کاتی بۆ هاوڵاتیان ڕخسێن لە ڕووی ئابووری و سوودێکی کاتی بە هاوڵاتیان نەگەێنن. ئەمیر سڵاوت لێ بچیت لایە دەربارەیان پێشانگایە. زریان سڵاو لێ بێت تۆم کاتەوە باش لە شاری یاری سلەیمانی ئەمڕۆ بە سپۆنسەری کورسات دەستگای میدیای کورسات فستیڤاڵێکی زۆر تایبەتی سلێمانیانە دەست پێکات. فستیڤاڵەکە لێرەیە لای نافورەکەی پارکی ئازادیە لە با بڵێن شاری یاری لێرە نافورێکی گەوری لێکە لەوانەیە هەمومان یادگاریمان لەگەڵ ئەو نافورەیە هەبوو بێ و ئەم ئاوە هەبوو بێ و لێرە بە چواردەوریە ئێستا با بڵێن لە ئامادەکاریدان چونکە بڕیارە سەعات 6 بە تەواوەتی فستیڤاڵەکە دەست پێ بکات و خەڵکانێکی زۆر و بەشێکی زۆر لە خواردنگاکان لە بڕاندەکان بە تایبەتی لە بڕاندی خواردن و خواردنەوە و کاری دەستی و ئەو بابەتانە بەشداریان تیا کردووە. اینجا وەک ئاماژەم پێکرد یعنی ئەمە یەکێک دەبێت لە خۆشترین ئەو فستیڤاڵانەی کە بۆ ڕەمەزانی سلێمانی کراوە وەک دەبینن یعنی ئێستا تیمەکان هەمیان خەریکی سەرقاڵن بە ئامادەکردن و سەرقاڵن بە ئەوەی کە شوێنەکانی خۆیان بڕازێنەوە بۆ پێشوازیکردن لە میوانەکان. اینجا با من بەشێک لەو میوانانە وەزایدەن ئەگەر سەرپەرشتیاری ئێرە ئێمە بێت لایە کاکەڵۆیە سەرپەرشتیارەکە بچمە لای و گفتوگوۆی لەگەڵا بکەم سەبارەت بەوەی کە بزانین بەشداریکردن چۆن بۆ تاوەکو ئێستا چەند کەس بەشداری کردووە و تاوەکو کەی بەردەوامە بێت. دەپێ ئەو زانیارانەی کە هەن تاوەکو کۆتاییەکانی ڕۆژانی جەژنیش ئەم فستیڤاڵە بەردەوامی دەبێت وە لە پێشوازی میواناندا دەبێت بەگشتی و هەمووانی کە بینیتان ئێستا لە زوومی کامێراکانەوە ئەو ئامادەکاریان نەبوون وە زایدەن لێرە ستەیجێکی جوانی تایبەت ئامادەکراوە بۆ شەواهەنگەکان چونکە لێرە شەوان بە بەردەوامی ئاهەنگی تێدا دەبێت و هونەرمەندان و گۆرانی بێژان لێرە بەشداری دەکەن و بە دیاری تایبەت و با بەرنامەی تایبەت و بە چالاکی تایبەت شەوەکە هێندەی دیکە دەڕازێنەوە. اینجا زریان ئەگەر من کاتەما بێت ئەمەوێت بچمە هەندێکی دیکە لەو شوێنانە بەسەر بکەمەوە بەگشتی هەموو شتێکی لێ یعنی لە ئابڵێنەوە بڕاندانی کە تایبەتن بە بڕاندی بازرگانی کەلوپەل و خۆراک و ئەم شتانە خواردنگەکان بە هەمان شێوە بەشێکی زۆری ئەو خواردنگە بەناوبانگانی کە لە سلێمانیا ساڵانێکی زۆرە کارەکەن و خەڵک حەزی بە خواردنەکانیانە جایتر خواردنە خێراکان بێ برنج و شلە خواردنە کوردەواریەکان یعنی لە هەر هەمووی بەگشتی کە لێرەن ئامادەییان هەیە. ئەوە کاگەڵۆیە کاگەڵۆ باش با تەلەفۆنەکەی تاوەکە یعنی بە چواردەوری ئاوەکە ئەوەگە بینی زریان بە چواردەوری ئاوەکە دەیان کۆشکدان راون دەیان کۆشکی سەرنجڕاکێشدان راون کە هەریەکەیان و شتێک پێشکەشەکەن هەریەکەیان و بابەتێک پێشکەشەکەن. کاک هەڵۆ کا سەرپەرشتیاری گشتیە کاگەڵۆ سڵاو لێ بێت چۆنیتان بەخێر بێنیا خۆ سپاس دەکەم بژیت جام بەڵێ ئەمڕۆ یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەمانە سەرەتا بەخێر بێن سەرچاو و زۆر سپاسی کەناڵی کورساتەکەین کە سپانسەری سەرەکی فستیڤاڵەکەمانە. ژمارەی کۆشتەکانمان لەم فستیڤاڵەیە 65 کۆشکە کە پێک دێت لە چێشخانە کافتریا و هەروەها کۆمپانیاکان و ئیشی دەست و چەند جۆر ئیشیکە بەشدارە لەم فستیڤاڵەیە. فستیڤاڵەکەمان لەمڕۆوە بەرواری نوێی سێ بەردەوام ئەبێت تاکو کۆتا ڕۆژی جەژنی ڕەمەزان جەژنی ڕەمەزان بەردەوامە بێت. باشە چاوەڕێکن خەڵکێکی زۆر بێت لە بەشدارێن فستیڤاڵ چاوەڕێکین خەڵکێکی زۆر بەشداری بکات لەبەرەوەی کە هەر ناوی فستیڤاڵەکەمان ناوەکەی ڕەمەزانی جارانی سلێمانیە هەوڵمان ناوە کە تەقسێکی ڕەمەزانی دروستکەین و لەگەڵ هەموو خوشکان و برانان لێرەوە کۆبینەوە ئیشەڵا
کاتیش خۆش بەرینە سەر. پێما بێ بەرنامۆشی تایبەتیشی تایە و لە سەر ستەیج گۆرانی و بەرنامەی تایبەت و خەڵات و دیاری بەڵێ ڕۆژانە لە سەعات حوتی ئێوارەوە تاکو کاژمێریەکی ئەف تا 11 شەو بەرنامەمان هەیە لە سەر ستەیج باکتیڤیتی مناڵانەوە بە بەرنامەوە بە مناجاتەوە بە گۆرانیەوە بە هەموو شتێکەوە. زۆر سپاس دەکەم بژی لە خێرەکانیشت ئەوەی کەکوێبیستی بنەمە وچەکانی سەرپەرشیاری ئەو چالاکی ئەمڕۆیەوە زریان شوێنەکە شوێنێکی زۆر تایبەتەکەش و هەوایەکی زۆر خۆشی هەیە ئەوەی کە نەوسن بێت ئەتوانێت بێت هەموو خواردنەکان تاقیقاتەوەی کە حەزی بە یشی دەست بێتوانێت بێ یشی دەست و شت بکەوە لە کەش و هەوای با بڵین جەنگ و لە ئەوانی کە ئێوە زۆر کات باسیەکەن موچەیەت و موچە نایەت و نەوت بەرز بۆ و ئاڵتون بەرز بۆ ئەمانە تۆزەکە ها لەوانە بێتە دەرەوە دێ بە خۆی لێرە جێوێکی خۆش گۆڕێت و شتێک بخوا سپاس ئەمیر بەو فێستیڤاڵە جوانە کۆتاییەکی جوانت بە ئابووری ئەم ڕۆژبەخشی لە باسی موچە و جەنگیش بردتینە دەرەوە هیوادارم کە هەموو سوچێکی ئەم نیشتیمانە لە هەر چوار پارچە هەر ئاوا لێوان لێو بێ لە ئاشتەوایی و لە ئاسایش و هاوڵاتیان بتوان کات و ساتی خۆش بەڕێ بن بەم جۆرە کۆتایی بە هەواڵ ئابوووریەکانی ئەمڕۆ هێنین سپاس کە بینەرمان بوون و کوردستانەوەدا.